بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ لە شاری هەولێر کۆبوونەوەیەکی دیکەی نێوان لایەنە سیاسیەکان هەروەها نوێنەری نەتەوە یەکگرتووەکان لەبارەی پرسی هەڵبژاردنەکان بەڕێوەچوو کە تێیدا لایەنە سیاسیەکانی هەرێم بەشدار بوون لە بەرنامی ئەمڕۆ سەرەوە دەکەین ناوڕۆکی کۆبوونەوەکە چی بوو و ئایا چه بڕیارێک درا لەبارەی هەڵبژاردنەوە و خاڵە ناکۆک و بڵین هاوبەشەکان چین لە پرۆسی هەڵبژاردن وەکەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکرێت و بۆ چوونی کۆمەڵی دادگەری کوردستان لەسەر هەڵبژاردن و دۆخی هەرێمیشتیە بە میوانداری بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری و بەشداربووی کۆبوونەوەکە سەرم پرسیارە دەکەین مامۆستا بەخێرمە سوپاس کۆبوونەوەکەی ئەمڕۆ تەوەری سەرەوەکی کۆبوونەوەکە چی بوو؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان تەبەن کۆبوونەوەکە درێژکراوی کۆبوونەوەی ڕابردوو بوو کە نوێنەری سکرتێری نەتەوە یەکگرتووەکان لە عێراق لەگەڵ لایەنەکان کۆبوویەوە و پرسی ئەساسی کۆبوونەوەکەش پرسی هەڵبژاردن بوو یانی ئەو گرفتانەی کە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە بەردەمیەتی وەکو خۆت باست کرد خاڵە ناکۆک و جیاوازەکان کامانە تەوەری سەرەکی هەڵبژاردن بوو؟ بەڵێ باشە هیچ بڕیارێک درا لە کۆبوونەوەکە؟ ئەزانی کۆبوونەوەکە زیاتر تەوەنەوە دووەم کۆبوونەوە بوو زیاتر گفتوگۆ بوو لەوەی کە بڵین لایەنەکان بگەن بە نەتیجە بگەن بە دەرەنجام ینی بڕیارێکی وای لێ نەکەوتەوە کە بڵین بەڵام ینی لە کۆبوونەوەکەدا تقریبەن خاڵە ناکۆک و ئەو خاڵانەی کە جیاوازن لایەنەکان دیاری کران و خاڵانش کە جگای ئیتیفاقن ئەمانە قسەی لەسەرکرا خۆتە زانیانی پرسی هەڵبژاردنەکان و بە تایبەت یاسای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردننی داهاتوو ڕاجایی هەیە لە نێوان لایەنەکان بەشێکی سەرەکی یا توانین بڵین زۆرینەی هەرە زۆری لایەنە سیاسیەکان لە پەرلەمانی کوردستان و لە هەرێمی کوردستانیش باوەڕیان وایە کە ئەبێ هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان بە شێوەی فرەبازنەیی بێت واتە هەرێمی کوردستان دابش بکرێت بەسەر چەند بازنەیەکدا یا بەسەر 4 بازنەدا لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێم و تا ئێستا لەو ڕۆ ناکۆکی هێمە دووەم کۆبوونەوەیە و بڵێ ناکۆچەکان تا ئێستا هەر هەن پێویستە تەمەنیانی ڕەنگە گفتوگۆی تری بووێ بۆ گەیشتن بە نەتیجە باشە بەس ئەوەی بڵێن ڕاگەنداوی کۆبوونەوەکە باز لەو دەکات تا یەکی حەوت بڵین لایەنەکان دەستگای هەڵبژاردننی لایەنەکان راپۆرتێک حازر بکەن لەسەر یاسای هەڵبژاردن وا بڕیارە؟ بڕیار وایە تەبەنیانی لە بۆ لایەنە تەکنیکی و لۆجستیەکەی دەستگای هەڵبژاردنەکانی ئەو لایەنانە لەگەڵ لیژنەیەک لە سەرۆکایەتی هەرێم و بەش بە بەشداری بەرپرسی ژووری هەڵبژاردنەکانی عێراقی نەتەوە یەکگرتووەکان لەو ڕۆ گفتوگۆ بکرێت. باشە ینی دوای مانگی حەوت کۆبوونەوەی تر دەکرێتەوە؟ بەپێی ئەوەی کە یانی جارە بزانین ینی ئاسۆکان بەرەو ئەوەن ئیتیفاق ببێت. یعنی دوای و کۆبوونەوەی دەستگای هەڵبژاردننی لایەنەکان بەڕێوە دەچێت دەستگاکانی هەڵبژاردننی ئەو لایەنانە بەڵێ بە خستنەڕووی بۆ چوونی لایەنەکان لەگەڵ لیژنەیەک لە سەرۆکایەتی هەرێم گفتوگۆەکەن بۆی کە ینی وردە وردە ڕێگا خۆشکەن بۆ گەشتن بە ئیتیفاق. باشە ئەمڕۆ هیچ بڕیارێک درا کە هەڵبژاردن دوا بکرێت چکاوی سەرۆکی هەرێم دیاری کردووە یەکیدا دیاری کراوە وەکو حیزبەکان هیچ ئیتیفاقی کرا کە هەڵبژاردن دوا بکرێت؟ نەخێر نابێت جۆرێک ینی وا حتا من ینی ئێمە هەر بۆ زانیاری جەنابێت کۆمەڵ لە 12/11/2021 باشە لە مێژووی 12/11/2021 بیر و بۆ چوون و ڕوئیای خۆی داوەتە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەو کات لەسەر داوای سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە ئەمڕۆ بەدەق بەڕێز سەرۆکی کۆمەڵی دادگەری لە کۆبوونەوەکە وەک خۆی پرۆژەکەی خستە ڕوو لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ کە خاڵی یەکەمی ئەم پرۆژێ ئەوەیە کە هەڵبژاردن لە وادەی خۆی بەڕێوە بچێت کە ئەم پرۆژێ وەکو باسم کرد لە مانگی 11/2021 پێشکەش کراوە وە بە فەرمی ڕۆژی هەڵبژاردن لە پرۆژەکەی کۆمەڵ داهاتووە ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لە یاساکان لە یاسای هەڵبژاردن بۆی هیچ کاتێک قسە لەسەر دواخستنی هەڵبژاردن نەکرێت و ڕۆژی هەڵبژاردن سابت بێ و دیاری کراوە بێت 4 ساڵ جارێک ڕۆژەکە دیاری کراوە بێ بەڵێ ئەمە لە پرۆژەکەی کۆمەڵ هاتووە و ئێمە لەو پرۆژەیەدا کە خستومانەتە ڕوو باسمان لەوەش کردووە ینی کە ئێمە لەگەڵەوەی کە هەڵبژاردنەکان نیمچەکراوە بێت بە لیستی نیمچەکراوە بەڕێوە بچێت
و هەڵبژاردن بۆ لیست بە شێوەی فرا بازنەی بەڕێوە بچێت لە هەرێمی کوردستان و بەسەر 4 بازنەدا دابەش بکرێت. ئەمڕۆ ئێمە جارێکی کە تەکیدمان لەسەر ئەو بۆ چوونانەی خۆی کردو وەک خۆی و پێداگریمان لەسەر ئەوە کرد. قسەکردن لەسەر دواخستنی هەڵبژاردن ینی بە شێوەیەکە خۆتەزانی پەرلەمانی هەرێمی کوردستان ماوەیەکی باشە تەبانێنی لەو ڕووە بربەستی دروست کردووە و عرقلەی دروست کردووە و نەکەوتونەتە گفتوگۆ کە هەمواری یاسایی ئەو بڵین پرۆژە پێشنیارکراوی هەیە بۆ هەموارکردنی یاسای هەڵبژاردنەکان گفتوگۆی لەسەر بکرێ و تا ئەو ناکۆکێش هەبێ بەڕاستی کە ئێستا هەیە لەسەر یاسای هەڵبژاردن ڕەنگە ئەمە بربەستێک بێ لە بەردەم پرۆسی هەڵبژاردنەوە باوەڕمان وایە ئێستاشە گەریانی مرۆڤەت هەبێ بە خێرایی ئەکرێت تەبان هەمواری یاساکە بکرێ و لە دوای هەمواری یاساکەش ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت. کا حەکیم یعنی من پێم سەیرە تەبەن ئێمە لە هەموو لایەنە سیاسیەکان بەشداری هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان کرد بە شێوەی فرەبازنەی کە نەک هەرێمی کوردستان بەسەر 4 بازنەدا دابەشکرا بوو. خۆتەزانی لەو هەڵبژاردنەدا هەرێمی کوردستان بەسەر 12 بازنەدا دابەشکرا بوو. هێزە سیاسیەکانی هەرێمی بزات هەردوو هێزەکەی دەسەڵاتدار ئەوە هەن قبول بوویانی لە هەڵبژاردنەکانی عێراق. ئێستا بۆ قبول نییە کە هەرێمی کوردستان با بڵین بەسەر 4 بازنەدا دابەش بکرێ و هەر پارێزگایەک بازنێکی سەر بەخۆ بێت. باشە بەس بەڕوونی هیچ ئیتفاقی لەسەر دواکەوتنی هەڵبژاردنەکە چکە منی گوێم لە توێژی بەشداربێکی کۆبوونەوە کەوت دەی لایەنەکان وا ڕێکەوتون کە هەڵبژاردنەکە دوا بخرێ. ئەزانی هەر قسەیەک بکرێ بە ناوی کۆبوونەوەکە تعبیر لە کەسەکە خۆیەکە کۆبوونەوەکە تەمان خۆتەزانی بەلاغێکی بووە ناوڕۆکی بەلاغەکە بە هیچ جۆرێک باسی لەوە نەکردووە و تا ئێستا تەبانیانی قسە لەسەر ئیقرارکردن بە دواخستنی هەڵبژاردنەکان نییە لای ئێمە لانیکەم و خۆ دەزانی تەمەنە و بربەستانە هێمە جارێکەوەم دووبارە کردەوە بربەستەکانە بێ لا بچن و ئەبێ پەلە بکرێ لە هەمواری یاسای هەڵبژاردنەکان و ئەو ئامادەکاریانەی بۆ هەڵبژاردنەکان پێویستە. باشە بەزۆکو ئێوە بۆچی بەشدار بوون لە کۆبوونەوەکە وەرە سەراستی کەسی یەکەمیش وەکو کۆمەڵی ئەوە پرسیارێک بێ بۆچی کۆمەڵ بەشدارە بێ کاکە گیانم ینی ئێمە هێزێکی سیاسین بەشدارین لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و بەیانی ئێمە و لایەنەکانی کەش بەشدارە بین لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و ئەو کات کە ئێمە قسە ئەکەین لە وەگلەیمان هەیە لە یاسای هەڵبژاردن گلەیمان هەیە لە کۆمیسیۆن گلەیمان هەیە لە شێوی بەڕێوەچوونی هەڵبژاردن گلەیمان هەیە لە تۆماری دەنگدەران خۆتەزانی گلەیمان هەیە لە شێوەی هەژمارکردنی دەنگەکان. ئەمە پرۆسەیەکە کە نەخشەی هەڵبژاردننی داهاتوی هەرێمی کوردستان دیاریەکە و بۆ هەر هێزێکی سیاسی کە بەشدارە لە پرۆسەی سیاسی و بەشدارە بێ لە هەڵبژاردنەکانی داهاتوو ئەبێ بەشدار بێ لەو گفتوگۆیانە. لە کاتێکدا تۆ ئەو کات داوا لە خەڵکی هەرێمی کوردستانەکەی بەشدار بێت و دەنگ بدەن و داواکەی کە نەتەوەی گرتوەکان چاودێری پرۆسەکە بکەن خۆتەزانی ئێستا تەمان کە نوێنەری نەتەوەی گرتوەکان هەیە ئەوانە ئەو دەست پێکانن کە ئەو نەتیجەیە بەدەستەوە ئەدەن بەڕاستی لەبەرەوە بڵێ ئێمە کۆبوونەوەی ڕابردوش بەشدار بووین خۆتەزانی لەسەر ئاستی کەسی یەکەم ئەم کۆبوونەوەیش بەشدار بووین هەر لەسەر ئاستی کەسی یەکەم بۆ داهاتوش تەمەنجارێ ماوە تۆ ئایا کۆبوونەوەکانی داهاتوش لەسەر ئاستی کەسی یەکەم بەشدارە بین یا بە جۆری تر بەشدارە بین ئەگەر ئەو کۆبوونەوانە درێژیان هەبێ بەڵام ئێمە بەڵێ بەشدار بووین لەبەرەوەی ئێمە ئەمانەوێت ڕۆڵمان ببێ وەکو کۆمەڵ یارمەتیم بدە ڕۆڵمان ببێ لەوەی کە یاسای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بە جۆرێک بێ کە هاوسەنگی هێز بجێڕێتەوە لە هەرێمی کوردستان یەک دوو هەموو پارێزگاکان نوێنەرایەتی خۆیان هەبێ و نوێنەری خۆیانیان هەبێت لە پەرلەمانی کوردستان و ئەو هاوسەنجش بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ هەر 4 پارێزگاکەی هەرێم و ئەمانەوێت تەبەن لە تۆماری دەنگدەرانی داهاتوو بە جۆرێک بێکە ئاعتیمادی بکرێتە سەر و تۆمارێکی پاک بێ پاکرا بێتەوە لە ناوی مردووان و لە ناوی دووبارە ئەوانە کە ئێمە بۆ ئەوە لانی کەمی ئەو پرۆسێ داوامان کرد پشت بە تۆماری دەنگدەرانی عێراق ببەسترێ لانی کەم تایبەت بە دەنگدەرانی تایبەت ئێمە و بەشێکی لایەنەکانیش حەزەکەم بڵێ بەڕوونی داوامان کردووە کە دەنگدانی تایبەت نەمێنێ ئەمڕۆ و دەنگدانی تایبەت و لە پرۆژەکەی کۆمەڵیش داهاتووە کە ئێمە تەقدیممان کردووە داوامان کردووە تەنها ئەو کەسانەی لە واجبدان ئەو ڕێژەی
لە هێزەکانی ناوخۆ و هێزەکانی ئاسایش کە لە واجبدان لە ڕۆژی دەنگدان تەنها ئەوانە بەشدار بن لە دەنگدانی تایبەت و باقی هێزەکانی تر لە دەنگدانی گشتی وەکو هاوڵاتی مەدەنی دەنگ بدەن کە خۆتە زانی هەموو ئەوانە هاوسەنجی هێزی گۆڕیوە لە هەڵبژاردنەکان و ڕێژەی بووە لەو ساختە کاریانەی کە بووە لە هەڵبژاردنەکانی داهاتوو کە بەشێکیشی یا هەژماری دەنگەکان ئێمە ئەمڕۆ تەمەنیێکە لە پرسەکانەوە بوو کە هەم بە شێوەی ئەلکترۆنی و هەم بە هەژماری دەستی هەژمار بکرێتەوە بژمێردرێتەوە کە هەموو ئەوانە تەسیریان لەسەر پرۆسی هەڵبژاردن هەیە بۆیە بەشداری ئێمە لە پێناوی ئەو ئامانجان هەیە. باش ئەوەز وەکو سەرۆژی کۆمەڵی دادگەری کە بەشدار بوو چی وت لە کۆبوونەوەکە وتاری هەبوو خۆی لا مامۆستا وەکو هەر یەکێک لە بەشداربووانی کۆبوونەوە کە قسەی کۆمەڵی دادگەری کرد لەوێ و ئاماژەی بە من کورتەی ینی کورتەی ئەوە یەکەم سەرۆکی کۆمەڵی دادگەری ئاماژەی بەوە کرد کە یەک پێش هەموو شتێک کە ئەم کۆبوونەوە ئەبێ بزانین کە لە کاتێکدا هەلومەرجی هەرێمی کوردستان و عێراق هەلومەرجێکی خراپە و ئەو هەلومەرجە خراپە لە مەینەتی گوزەران و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو بارودۆخ خراپەی کە لە هەرێمی کوردستان و عێراقیش هەیە و لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و عێراقکە هەموو ئەو گرفتانە هەموو لایەکمان ئەیزانین مامۆستا بەڕوونی ئاماژەی بۆ کرد کە هەردوو هێزی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان بەرپرسیاری یەکەمن و هەنگاوی یەکەمن لە چی بەرپرسیارن لەو دۆخی کە لە هەرێمی کوردستان هەیە بەڵێ و پێویستە ئەوان دان بە هەڵەکە دابنێن و دان بۆ دابنێن کە ئەوان هۆکاری ئەو قەیرانەی هەرێمی کوردستانن دانان بە هەڵەدا سەرەتای هەنگاوە بەرەو چاکسازی و ئەو کەم و کوڕیانەی لە هەرێمی کوردستان هەیە مەسئولیەتی ئەبێ ئەوان بیگرنە ئەستۆ و ئیرادەی جددیان هەبێ بۆ چاکسازی و بۆ دەستپێکردنی گۆڕانکاری ڕیشەیی و بەڕوونی لە قسەکانی سەرۆکی کۆمەڵی دادگەری ئاماژەی بۆ کرد کە بەشدار نەبوونی ئەو ڕێژە زۆرە کە نزیک لە 175 هاوڵاتیان 170 بۆ 175 هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشدار نەبوون لە دووهەمین هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئەوە پەیامێکی مەترسیدارە و ئەگەر دەلالت لە شتێ بکات دەلالەتە لەبێ متمانەی خەڵک بەرامبەر پرۆسەی سیاسی و بەرامبەر هەڵبژاردنەکان وەوە دەستپێکی ئەو بێئومێدیەیە کە ئەگەر کاربەدەستانی هەرێمی کوردستان هەنگاو نەنێن دەرەنجامی مەترسیداری دەبێت بۆیان و لەسەر هەرێمەکەش و لەسەر خۆشیان بەڕاستی لەبەر ینی ئەوانە گۆڕانکاریەکانیش لە یاسای هەڵبژاردن بە جۆرێک بێت کە متمانەی هاوڵاتی بجێڕێتەوە ئەوە جگەلەوەی تەبەن ئەو مامۆستا لە قسەکانی خۆشیدا پوختەی پرۆژەی کۆمەڵی دادگەری کوردستانی خستە ڕوو وەکو لە دەستپێکدا باسم کرد کە دیدگای کۆمەڵە سەبارەت بە هەڵبژاردنەکانی داهاتوو یاسای هەڵبژاردن و کاتی هەڵبژاردن و تۆماری دەنگدەران و پرسی نوێنەرایەتی کۆتاکان یا با بڵێنەوەی پێڵێن نوێنەرایەتی پێکاتەکان لە هەرێمی کوردستان و لەسەر کۆمسیۆن لەو ڕوانەوە بەوازەحی دیدگای کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری خراڕوو باش دیدگای کۆمەڵ بە فراوانتر ئێستا لەسەر بۆچی ئێوە داوای فرەبازنەی دەکەن لێکۆڵینەوەتان کردووە بۆ حیزب باشە بۆ خەڵک باشە بۆچی ڕەنگە خەڵک پرسیارکە بۆچی داوای فرەبازنەی دەکەن ینی سەرەتایترین شت فرەبازنەی هاوسەنجی لە نێوان پارێزگاکان دروست ئەکاتەوە و هەر پارێزگایەک نوێنەرایەتی خۆی ئەوێ لە پەرلەمانی کوردستان و هیچ پارێزگایەک ناتوانێت بە دەنجی پارێزگایەکی کە سەرکەوێ خۆتەزانی تەمان لە کاتێکدا پارێزگایەک ڕەنگە ڕێژەی 140 خەڵکەکەی بەشدار بێ پارێزگارێکی کە 180 خەڵکەکەی بەشدارە بێ ئەوەش زۆر جار خۆتەزانی بە دافعی سیاسی و زۆر جار بەرزکردنەوەی ئەو ڕێژە زۆرە بە تەزویر و ساختەکاریە لە هەڵبژاردنەکاندا ئەوە وازەحە کە ئەوەش تەبعا نوێنەرایەتی لایەنێک زیادەکە و لەسەر حسابی لایەنەکانی کەیە لەسەر حسابی نوێنەرایەتی ڕاستەقینەی هاوڵاتیە لەبەرەوە ینی فرەبازنەی سەرەتاییترین هەنگاوی ئەوەیە کە هاوسەنجی خاتە نێوان پارێزگاکان ئەمە یەک دوو نوێنەرایەتی ڕاستەقینەی پارێزگاکانەکە و هەموو پارێزگایەک ڕێژەی بە ڕێژەی دەنگدەرەکانی خۆی نوێنەرایەتیە بێت لە پەرلەمانی کوردستان بەڵێ لە بەرژەوەندی خەڵکە لە بەرژەوەندی خەڵکە ئەی وەکو حیزبیش دراستا کردە بۆ ئێوە باشە چکە دوایین هەڵبژاردن ڕەنگە خەڵک بڵێن ئێوە زەرتاندا و بە ڕوئیای ئێمە ولایەنەکانیش کە ئەوە کراوە تەمە ڕەنگەیانی لەو ڕۆوە دراساتی ورتر هەبێ کە ئایا
حزبێک لەسەر ئاستی یەک بازنەی قازانجەکە لەسەر ئاستی فرە بازنەی قازانجەکە قسە لەسەر ئەوەی ئێمە پێمان وایە بۆ ئێستای هەرێمی کوردستان لەم قۆناغەدا چوار بازنەی زیاتر لە بەرژەوەندی خەڵک و لە بەرژەوەندی لایەنەکانیشەوە نوێنەرایەتێکی باشتر نوێنەرایەتێکی ڕاستەقینی پارێزگاکان دروستە بێت لە پەرلەمانی کوردستان. ئازیزتان دەخوێندەوە هەن بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان بە پشتبەستن بە هەڵبژاردنەکەی عێراق ئێوە وەکو کۆمەڵی دادگەری لە 12 بازنە لە 5 بازنەکانیتانە بۆ لە بازنەکانی تر دەنگکانتان دیار نییە بە پێوەرێکی گونجاوی دەزان بۆ نمونە ئێستا بڵاوێک لە فڵان حیزب بە پێی هەڵبژاردننی عێراق ئەوەندە بکوسی دێنێ بۆ کوردستان نا بە دڵنیایی پێوەرێکی گونجاو نییە لەبەرەوەی خۆت ئەزانی ئێمە و لە هەندێک لایانی کەش لە هەموو بازنەکان کاندیدمان نەبووە و کاتێک کە تۆ لە هەموو بازنەکان کاندیدت نییە بە تاکید دەنگی ڕاستەقینە دەرناکات. باش ئەی لەسەر کۆمیسیۆن بۆ چوونیەوە چێمڕۆ لە کۆبوونەوەکەدا چی وترا لەسەر کۆمیسیۆنی هەڵبژاردن؟ قسە لەسەرەوە کرا کە کۆمیسیۆن کارا بکرێتەوە کۆمیسیۆنیش قسەی لەسرە و قسەی جددی هەیە لەسەر کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی کوردستانیش بەڵام ینی وەکو هەنگاوێکی بیدای قسە لەسەر ئەوە کرا کە کۆمیسیۆن کارا بکرێتەوە. چۆن کارا بکرێتەوە خۆتان بۆ نمونە زیاتر ئاراستەکە بەوەیە کە بەم پێکهاتەی ئێستایەوە کارا بکرێتەوە بۆ ئەوەی کە دەستکا بە ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو و ڕەنگەیانی ئێستا هەلومەرج لەبار نەبێ بۆ گۆڕانکاری لە کۆمیسیۆندا. باش ئەی تۆماری دەنگدەرەنەوەی کە بەرەزوتی ئێوە بە فەرمی بۆچی داواتان کرد کە ئەوەی عێراق بەکاردێنێت لە گرفتە هەرە ئەساسیەکانی هەڵبژاردنەیەک لە دوای یەکەکانی هەرێمی کوردستان تۆماری دەنگدەران بووە بەهۆی بوونی ڕێژەیەکی زۆر لە ناوی دووبارە لە ناوی مردوو لە ینی ئەوەی کە پاک نەکراوەتەوە ئەو تۆمارە. ئێمە پێمان وایە وەکو باسم کرد تۆماری دەنگدەرانی عێراقیش تۆمارێکی تەواو نەزیه و پاک نییە بەڵام وەک بکرێتە بنەما بۆی کە بۆ دەنگدەرانی هەرێمی کوردستانیا بۆ دەنگدانی پارێزگاکانی هەرێمیش و ئەکرێ ئەویش تەوان کاری ورتری لەسەر بکرێ ئەو تۆمارە بەسێمە داوامان بکرێتەوە ئەو تۆمارە بکرێ بە ئەساس بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو هەرێم. بەزوکو دابشکردنی کورسیەکان بەسەر پارێزگاکاندا ئەگەر بۆ نمونە فرە بازنەیە بێ ئێمە لە پرۆژەکەی ئێمە لە پرۆژەکەی خۆمان داوامان کردووە کە ڕێژەی نوێنەرایەتی لە پەرلەمانی کوردستان بۆ هەر 100,000 کەس نوێنەرێک بێت وەکەوەی لە دەستوری عێراقدا هاتووە و ئەوە بکرێتە ئەساس بۆ پارێزگاکان بە ڕوونی شوتومانە لە پرۆژەکەی خۆمان و ڕەنگە ئەگەر ئەمە پەیڕۆ بکرێ ڕێژەی گاوا بڵین ژمارەی پەرلەمانتارانی هەرێمی کوردستانیش کەم بکرێتەوە. بەڵێ بە پێوە بێتە 60 کورسیە کەمەکرێتەوە بەڵێ کەمە بێتەوە ئێمە داوامان کردەوە بکرێتە بنەما لەبەر چیەمەتان داوا کرد یەکەم شتێکی دەستوریە هەنگاوێکی دەستوریە دوو قورسایی زیاتری شەداتە نوێنەر و کاندیدەکان و نوێنەرایەتی کە هەیە و لە ڕووی جێڕانەوەی بودجەش هاوکارە بێ بۆ هەرێمی کوردستان کە بەشێک لەو میزانی ئەگەڕێتەوە بۆ دارایی گشتی. باش سەبارەت بە پێکاتەکان زۆر قسەی لەسەر دەکرێت ڕەنگە خاڵی ناکۆکیش بێ بۆ چوونی ئێوە لەگەڵەوەی کەم بڵێن 11 کورسیە زۆرە یاخودەوەی کە نوێنەری ڕاستەقینەی خۆیان بن ئەزانی پێکاتەکانێکی لە بابەتە هەستیار و گرنگەکانە ئێمە لەگەڵ نوێنەراتی پێکاتەکانی و پێکاتەکان مافی خۆیانە لە پەرلەمانی کوردستان نوێنەرایەتیان هەبێ و دەنگ و ڕەنگی خۆیان هەبێ بەس یەکەم ئێمە لەگەڵەوە این کە ئەمان ینی دەنگی ڕاستەقینەی پێکاتەکان بن لە هەرێمی کوردستان ئێستا نەبوون و تای تەرازوی هیچ هێزێکی سیاسی نەبوون کە بوون لە ڕابردوودا و هیچ هێزێکی سیاسی وەک بەشێک لە ژمارەی خۆی نەیان خوێنێتەوە کۆیان نەکاتەوە بۆ معادلات و بۆ زۆرێک لەو یاریانەی کە بینیمان لە پەرلەمانی کوردستان لە ڕابردوودا کە ئەوە ینی وازەحە بەڵێ دژی ئێمەش بەکارهات بەڵێ لە سەحبی سیقەیەکێ لە پەرلەمانتارەکانی ئێمە بەکارهات لەبەرەوە هەڵگرتنی حەسانە ئێمە لەگەڵەوەین کە تۆماری سەر بەخۆی خۆیانیان هەبێ و بەپێی تۆماری خۆیان بە بەشداری نوێنەرایەتی خۆیان دەنگ بدەن. ئەمڕۆ زۆر بەڕوونی سەرۆکی کۆمەڵی دادگەری لە کۆبوونەوە کە باسی کردی من پێم سەیرە ینی پێکاتەکان جاری وا هەیە نوێنەرێکی مەسیحیا تورکمان لە چۆمان دەنگی هێناوە یا لە قەزایەکی کە دەنگی هێناوە کە بە هیچ جۆرێک ئەو پێکاتانەی تێدا زەحمەت نەبێ ئەو دەنگە هیچ درراوە و چۆن درراوە و لەبەرەوە ئەوە و دواتر ئەوە
ئەو نوێنەرانەی ناردۆتە پەرلەمانی کوردستان و لەبەرەوە مەوزوعی پێکاتەکان ئێمە بە مەوزوعیە بێ مامەڵی لەگەڵکەین بەڵێ ئێمە لەگەڵەوەی نوێنەرایەتی خۆیانیان هەبێ نوێنەرایەتێکی ڕاستەقینە تعبیر لە دەنگ و ڕەنجی خۆیان بکە بە تۆمارێکی سربەخۆ و دەنجی ڕاستەقینەی خۆیان بێ و تعبیر لە ڕاو بۆچوونی خۆیان بکەن لە پەرلەمانی کوردستان و حەقی هەموو طبعا ئەو کات بە پێی بوونیان لە پارێزگاکان ئەبێ مامەڵیان لەگەڵ بکرێت. باش بەس سەبارەت بە پلاسخارت ئەو چی وت سەبارەت بە دۆخی هەرێم یاخود نەتەوە یەکگرتوەکان ئێوە پێتان وایە چۆن دەتوانێت یارمەتی هەرێمدا لە پرسی هەڵبژاردنەکان؟ جارە من پێم وایە تەمەنەمانە هەنگاوی یەکە من هێشتا ینی زووە قەرار لەسەر دەوری نوێنەری تایبەتی سکرتێری نەتەوە یەکگرتوەکان بدەین لە باش هەرێمی کوردستان و عێراق. باشە ئەمڕۆ لە یەکێک لە قسەکانی بەڕێز سەرۆکی کۆمەڵی دادگەری بەڕوونی بە حزوری جنین بلاسخارت خۆی وتی من هیوادارم کە نوێنەری تایبەتی سکرتێری نەتەوە یەکگرتوەکان و نەتەوە یەکگرتوەکانی شوکۆ مؤسسەسەیەک بێلایەن بێ لەو پرۆسێ و بە خزمەتی ئەجندای لایەنێکی دیاریکرا و کار نەکە و کار نەکا بە بەرژەوەندی هێزێکی سیاسی یا دوو هێزی سیاسی دیاری کراوە و ڕۆڵ ببینن لەوەی کە زیاتر دەوری مؤسسات چالاک بێ لە هەرێمی کوردستان و دەور ببینن لەوەی کە هەڵبژاردنێکی نەزیه و پاک و بێگرد بەڕێوە بچێت. ئەمە تەبەنیانی بچە نەزەری کۆمەڵە لەوە بۆیە هێشتا زووە لەو ڕۆ قەرار بدەین مێمە یعنی ئەمڕۆش و کۆبوونەوەی ڕابردوش کۆمەڵ دەستخۆشی کردو لەو مبادرەی بەڵەجینی پلاسخارت بڵین نوێنەری تایبەتی سکرتێری بڵین نەتەوەیەکگرتوەکان لە عێراق دەستخۆشی کرد کۆمەڵ ئەمڕۆش و کۆبوونەوەی ڕابردوش و ئێمە بە هەوڵێکی باشی ئەزانین و تا ئێستا هەوڵی ئەو لە بازنەی لێک نزیک خستنەوەی لایەنەکانە ئەبێ بزانین و لە بازنەی دروستکردنی ئیتیفاقە لە بینی لایەنەکان بۆ ئەنجامدانی هەڵبژاردن تا ئێستا لەو بازنێدا ئەمڕۆ قسەیەکی تازە بوو کە ئەویش بریتە لە دەوری نەتەوە یەکگرتووەکان لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان وتی دەورەکان چی ئەو تەوان باسی لەوە کرد کە ئەوان ناتوانن سەرپەرشتی پرۆسی هەڵبژاردن بکەن لە هەرێم بەڵام ئەتوانن چاودێر بن ڕۆڵی چاودێر ببینن لە ڕووی لۆجستی دامی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکەن لەسەر داوای خۆتان ئەمڕۆیەکێ لە ینی زیاتر لەلایەنێک داوایان کرد کە ئەوان ئەو دەورە ببینن و ڕۆڵ ببینن و ئەمێنێتەوە سەر کۆبوونەوەکانی داهاتوو کە فعلەنەوان و تێمە ئەتوانین بەڵێ بە مراقبی نێودەوڵەتی بە چاودێری ناودەوڵەتی بەشداری پرۆسەکە بین و لە ڕووی لۆجستیەوە و ژووری هەڵبژاردنمان لە عێراق لەو ڕۆ هاوکار بێت و وەکو باسم کرد من دوو خاڵ بەلامەوە گرینگە یەک جارێ وەکو زووە قەراری لەسەر بدەین دووە ڕۆڵی ئەوان چی دەبێت لە داهاتوودا فعلەن ئێمە تەمەنا دەکەین بتوانن ڕۆڵێکی کارا ببینن ڕۆڵەکە بە تەنها لە پێناوی ئەوە نەبێ هەڵبژاردن بکرێ لە پێناوی هەڵبژاردنێکی پاک و بێگرد بێ لە پێناوی هەڵبژاردنێک بێ کە تعبیر لە ڕای ڕاستەقینەی هاوڵاتی بکە و متمانە بۆ پرۆسەی سیاسی و بۆ هەڵبژاردن بگێڕێتەوە جارە هەم UN وڵاتانی تریش باخی زیاتر بە هەڵبژاردننی هەرێم دەدەن ئەوەتان هەست پێ کردوەکرێت بەڵێ ینی تەبانەوەی کە ئەم کۆبوونەوەانە دیارە کە فعلەن ینی ئیحتیمامیان و تەرکیزیان لەسەر پرۆسی هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان. باش بەس هیچ شتێکی ود لەبارەی دۆخی هەرێم هۆشداری بێت لەبارەی دۆخی هەرێم یاخۆت زیاتر باسی هەڵبژاردن لەبەرەوەی ئەمڕۆ بابەتەکان ینی بابەتی کەمتر بابەتی سیاسی بوون بەڵێ مەسان تەمان لە ئێمە بەشی خۆمان وەکو کۆمەڵ سەرۆکی کۆمەڵی دادگەری ئاماژەی بەوە کرد کە ئەو هۆشداریانەی کە دراوە دەبێت کاری لەسەر بکرێ بە جددی بەڵام یعنی لەبەر بابەتەکان کەمتر بە ئاراستەیە بوون بۆ زیاتر پرسی هەڵبژاردن تەوەری گفتوگۆکان باش بەس سەبارەت بۆ یەکێکیدا دیاریکراوە سەرۆکی هەرێم لێکیدا دەکرێت هەڵبژاردنەکە ئەوە ئەکەوێتەوە سەر ئەو ئامادەکاریانەی کە ئەکرێ و ئەکەوێتەوە سەر ئەوەی کە پەرلەمانی کوردستانەکرێت چەند هەمواری بکە ئێمە ینی لەگەڵەوەین هەنگاوەکان خێرا بکرێت و کۆمیسیۆن بە خێرایی کارا بکرێتەوە و یاسای هەڵبژاردنەکان لە پەرلەمانی کوردستان هەموار بکرێت و کار بکرێت کە ئەم پرۆسەیە لەوادەیەکی نزیکدا بەڕێوە بچێت. بەس دۆخەکەەوەمان پێناڵە ئێستا بۆ نمونەگەر هەر 3 مانگی ماوە بۆ مانگی 10 کۆمیسیۆن دەڵێ پێویستمان بە 6 مانگە
ئەگەر مانگی بەزانی کا حەکیم بەڕاستیت پێ بڵێم ئێمە وەکو باسم کردمە جارێ لە مانگی 11 2021 پرۆژەی خۆمانمان خستۆ بەس ئێستا تەمەن دیارە خۆکێ لە پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمان کە ماوەیەکی زۆرە ڕێگەنە بەڵێ بە تاکید بەس ینی ئەوە بڵم کە یەک هەڵبژاردنێکی جیاواز لە هەڵبژاردنەکانی ڕابردوو بەلای ئێمەوە گرنگترە ینی گرنگترە و کار بۆ بکەین کە فعلەن ئەم هەڵبژاردنە متمانە بۆ پرۆسی سیاسی و بۆ هەڵبژاردن بجێڕێتەوە ئەمە ئەولەویەتی ئێمەیە و کار لەسەرەوەکەین کە لەو ڕۆ گۆڕانکاری بکرێت باشە بەس ئەگەر مانگی هەشتیش بۆ نمونە پەرلەمان ئێستا مانگی حەوت ئیتیفاق بکرێ مانگی هەشت بۆ نمونە تا مانگی هەشت پەرلەمان پەسەندی بکات کۆمیسیۆن 6 مانگێکی پێویستە دەچێتن بەهاری داهاتوو ینی ڕەنگە ئەگەر ئامادەکاریی باش بکرێ و یاساکە هەموار بکرێتەوە و کۆمیسیۆن دەڵێ خۆی 6 مانگی پێویستە لانی کەم دەچێتە ساڵی داهاتوو ئەوی لێ دەخوێنرێتەوە ینی یەکێ لە ئەو بڵێن سنەتە سەیئانەی هێزە دەستەڵاتدارەکانی هەرێمە خۆتە زانی بە درێژایی چەند ساڵی ڕابردوو هەمیشە بربەستیان دروستکردبوو نەویسترا هەڵبژاردن لە وادەی خۆی ئەنجام بدرێت خۆی ئەم پرۆسەیە کە ئێستا ئاوە بە جددیکاری لەسەرکرێ و هێشتاش گومان هەیە ینی ئایا جددیە ئەو گفتوگویانە بۆ گەیشتن بە نەتیجە بۆیە منوتم هێشتا ینی زۆر شت لە ژێر پرسیاردایە ئەو هەنگاوەکان ئێمە چاوەڕێیەکەی بزانین فعلەن بەو ئاراستە ئەچێت ئەگەر نا لە وادەی خۆی گفتوگۆ کرابە و قسە لەسەر هەڵبژاردنەکان و لەسەر هەمواری یاساکە بە تاکید ینی ئێستا هەنگاوی گەورەتر دەبوو ڕەنگە بکرا لە وادەی خۆی هەڵبژاردن بەڕێوە بچێت بۆچی وە گومانتان هەیە لەوەی کەنگاوەکان جددی بن لەبەرەوەی ڕابردووی هەر هێزە دەستەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان پێمان دەڵێ لەبەرەوەی کە ئەوەی کە ئێستا دەیبینین ینی ئەمان چێ زەرمەندە لەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگێت بەڕێوە بچێ چه زەرمەندە لەوەی دەنگدانی تایبەت نەمێنێەوە ئەو تەنها ئەوانەی کە لە واجبدان دەنگ بدەن چه زەرمەندە لەوەی کە نەتەوەی گرتوەکان چاودێریەکی وردی پرۆسی هەڵبژاردن کە خۆ معلومە لەبەرەوەی ئەوانەی کە زەرمەندن ئەوان ڕێگرن باشە بەس ئەگەر هاتوو بۆ منە هەڵبژاردن لە مانگی دەنەکرا پەرلەمانی کوردستان لە 6 11 تەمەنی بەسەر دەچێ وەکو کۆمەڵی دادگەری دەنگ بدەن بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان یاخودێوە لە خولەکانی ڕابردوش کە دەنگتان نەداوم جارە شەروا دەبێت من پێم وانییە ینی کۆمەڵ دەنگ بدا بە درێژ خستنەوەی تەمەنی پەرلەمان ینی بە ئەزمموی ڕابردومان بەڵام ئەوە ینی پرسێکی هێشتا نەهاتوتە پێش وە ڕەنگە و کات کۆمەڵ قسەی لێ بکات بەڵام وەکو قەرارێکی مەبدەئی وەکو قەرارێکی مەبدەئی کە کۆمەڵ لەسەری بووە ساڵانی لە خولە یەک لە دوای یەکەکاندا کۆمەڵ هیچ کاتێک دەنجی نەداوە بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و هەمیشە من جارێک کەسمۆ سەر و قسەی ئێمە ینی ئەوەی تەقدیممان کردو ئەوەی پێشمەشکان بەڵگەی لەسەرەوەی ویستومانە ئەم پرۆسەیە لە کات و وادەی خۆی بەڕێوە بچێت و هەڵبژاردن بکرێت و دوانەکرێت باش بەس باسی وت کرد بایکۆ زۆر بووە ئەمە پێم هەر بۆ دەسەڵات یاخود بۆ ئۆپۆزیسیۆنیش تێدا سەرڕێژەیە و بایکۆتی کە هەیە دەبێت چی بکرێت بۆ ئاشکردنەوەی دوو جۆر نیگەرانی هەیە کە حەکیم ئێمە باوازەح بین نیگەرانی خەڵکێک لە ئۆپۆزیسیۆن و لایەنە ئۆپۆزیسیۆنەکان باشە بەهۆی لە هەڵبژاردن بەهۆ بەشێکی لەوەیە لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن نییە لە هەڵبژاردنە کە پێی وایە هەڵبژاردن گۆڕانکاری پێ ناکرێت بۆیە من باسیۆم کرد ئەبێ کار بکەین کە متمانە بۆ پرۆسەکە بجێڕینەوە و ئیش بکەین کە هاوڵاتی دەنگ بدا ئەمە لایەنێکێتی لایەنی دووهەم پەیوەستە بەوەی کە بەشێک لە خەڵک پێیان وایە هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش نەیانتوانیوە ئەو ڕۆڵە گرنگە ببین و ڕۆڵە گەورەیە ببینن کە دەبێ هەبێت تەمان ئەو پرسیارەش بۆ هەریەکێ لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن جیاوازە وەڵامەکەی بەنسبەت کۆمەڵەوە ئێمە پێمان ئاسایی ئێمە هێزێکی سیاسین و ئۆپۆزیسیۆنین پێمان وایە خەڵک مافی خۆیەتی ڕەخنەمان لێ بگرێ و قسەی هەبێ لە سەرمان بەس ئامادەشین تەوان ئێمە ینی لە مێزگر لە گفتوگۆ لەکوێ ڕەخنە لە هەڵوێستێکی کۆمەڵ هەیە ئامادەین وەڵام دەینەوە بەڵام ئێمە کە هێزێکی سیاسین لە ناو خەڵکەوە هاتوین و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کارەکەین پێمان وایە خەڵک حەقی خۆیەتی ڕەخنەمان لێ بگرێەوە هەر هەڵوێستێکیشمان کە جێی نەزەر بێ لای خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە مەسەلەن ئێمەزانی بێتمان زۆر جار تەمانیانی کۆمەڵ سنتەری ینی ئەو هەڵ بە تایبەتی هەڵوێستە سیاسیەکانمان ینی ئێستامە بەشداریمان لەو کۆبوونەوانە بەشداریمان لەو کۆبوونەوانە و بەشداری نەک ئێمە مەبدەیەکمان نییە بەشدار بین لە هەموو کۆبوونەوەیەک مەبدەیەکیشمان نییە بەشدار نەبین لە هیچ کۆبوونەوەیەک مەبدەی کۆمەڵ
ئەوەیە کە ئەڕوانێتە کۆبوونەوە کە بەپێی گرنگی بابەتەکەی بەپێی ئەوەی کە چەند دەتوانێت دەور ببینێ لە قەزیەکە ئێمە ئەو زۆر جارێمە ئەو پەیامەی کە لە میدیا ئێستا مەسەن من بەشی گەورەی ئەو قسانەی کە ئەمڕۆ لێرە لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیامێکم هەمان ئەو قسانن کە ڕوبەڕووی هێزە دەسەڵاتدارەکان لە ناو کۆبوونەوەکان کردومانە و پێمان وایە قسەی کە تۆ لەسەر شاشە ئەیکەی کاریگەرترە ڕوبەڕووی خۆی بکەی لە کۆبوونەوەکان کاریگەرترە لە بەرامبەر خۆیان ئەو قسانە بکەی وە کۆمەڵ ئێمە هەمیشە گوتومانە ئێمە ئەو هێزەین کە ئەو قسانەی لەسەر شاشە ئەیکەین هەمان ئەو قسانن کە لە ژووری کۆبوونەوەکانیش ئەیکەین وە لە هەڵوێستەکانیشمان یەک هەڵوێستن و بە یەک ئاراستە کارەکەین و کۆبوونەوەیەکیش بزانین خزمەتی خەڵک ناکە لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نیە بێ چەند و چون بایکۆتی یەکەین و جورئەتی ئەومان هەیە کۆبوونەوە بایکۆتکەین ئێمە وەکو هێزێکی سیاسی زۆر بە ئاسانی جورئەتی ئەومان هەیە کۆبوونەوە بایکۆت بکەین و دەیان نمونەمان لەو ڕۆ هەیە و جورئەتی ئەوشمان هەیە بچینە کۆبوونەوە قسەی خۆمان بکەین تەمەن ئەوە گرنگە بۆ هێزی سیاسی کە جورئەتی ئەوە هەیە بێ بشتێتە کۆبوونەوە و ڕوبەڕووی دەسەڵاتدار و هێزە دەسەڵاتەکان قسەی خۆی بکە کۆمەڵ هەردوو لایانی تاقی کردوتەوە و مەبدەیەک ئێمە کارمان لەسەر کردووە باوەڕمان پێێتی و کاریشی لەسەرەکەی پستەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕین وڵاتان وڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵمانی هەوە فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی هەموو شتێک تەواوە گوڵە بە ڕۆژە زۆر باشە ئێستا لەسەر ڕێگای کڕین زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە شێرکۆ نەبێ نەیەنی گوڵە بە ڕۆژی شێرکۆیان نەبوو ڕۆژەی شێرکۆیە؟ بەڵێ هەر تامەکەی جارانی هەیە گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە دڵنیا بووینە ئەو جپسەی وێنەی نییە تەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سیم 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرە داگیرسێنە کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا سەبارەت بە خاڵە هاوبەشەکان ئەوەی لە کۆبوونەوەکەدا ئەمڕۆ لایەنەکان چ خاڵێکی هاوبەش لەسەر هەڵبژاردن و خاڵی ناکۆکیش بڵێن چی بۆەوەی کرد چەندە و توێژێکی سەرەتایی کرا بوو بڵێن وەڵاوی تەبانیانی کاراکردنەوەی کۆمیسیۆن ئەکرێ بڵێن خاڵێکی هاوبەش بوو کە لایەنەکان لەسەری متتەفق هەرم کۆمیسیۆنەمە بەس کۆمیسیۆن کارا بکرێتەوە و ئەکرێ بڵێن ینی مەوزوعی ئەوەی کە پەلە بکرێت لەوەی هەڵبژاردن ئەنجام بدرێت ئەکرێنی وەکو خاڵێکی بڵین ئەو خاڵانی کە جێ ئیتیفاق بوون قسەی لەسەر بکرێت مەوزوعی فرەبازنەی زۆرینەی هێرە زۆری لایەنەکان ئێستا لەگەڵ فرەبازنەی ینی ئەوەی کە بەس ناکۆکی بەڵام خاڵێکی جێ ئەوەیە تا ئێستا بڵین جێ ئیتیفاق نییە جێ ئیتیفاق نییە وە قسەی لەسرە نی ئەوە ڕەنگەیەکێک بێت لەو خاڵانەی کە تا ئێستا بربەستە مەوزوعی پێکهاتەکانیش بابەتێکی ئەساسی وەکو باسم کرد کە من پێم وایە لە یاسای نوێی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەگەر هەموار بکرێتەوە مەوزوعی پێکهاتەکان لە بەردەم وەرچەرخانێکدایە کە کار بۆ ئەوە بکرێت کە ئەم پێکاتە لە هەلێمی کوردستان ئەوە دووبارە ئەکەمەوە کە تەمسیلی خۆیان بکەن نوێنەرایەتی خۆیان بکەن و بەشێک نەبن لەو معادلە سیاسی لە هەرێمی کوردستان هەیە ینی بەشێک نەبن لە چی لەو ململانە سیاسیانەی لە هەرێمی کوردستان هەیە و هیچ هێزێکی سیاسی لە بەرژەوەندی خۆی بەکاریان نەهێنێ و ژمارەی خۆیانی پێ تەواو نەکا قسەکە لەسەرەوە ئێمە پێمان وایمە لەگەڵەوەی خاوەنی ئیرادەی ڕاستەقینی خۆیان بن و بۆیە ئەڵین تۆماری تایبەت بە خۆیانیان هەبێ و نوێنەرایەتێکی ڕاستەقینی خۆیانیان هەبێ و ڕێزیان لێ بگیرێ و ئەمەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان بەڕاستی ڕێزگرتن نیە لە پێکاتەکان لەبەرەوەی کە ئەمان تەمسیلی خۆیان ناکەن ینی زۆر جار بە دەنجی ساختەی لایەنێکی دیاری کرا و وایە بە دەنجی دووبارەیە بە دەنگدانی تایبەت نوێنەرەکاریان دەرەچێندرێت و زۆرێک لەو نوێنەرانش ڕەنگە زۆر جار تەمسیلی ئەو پێکاتانە نەکەن ئێمە قسەکەمان بۆ ئەوەیە کە بڵێنم پێکاتانە مەفروزە تەمسیلی خۆیان بکەن و مافی خۆیانە و بەشێکی گرنگی هەرێمی کوردستانەوە بەس بە ڕۆژی هەڵبژاردن پێچێت لە مانگی حەوت کۆبوونەوەیکی یەکلاکەرەوە بکرێت ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت دواتر پەرلەمان کۆمیسیۆن کاراکاتەوە یاسی هەڵبژاردن پەسەند بکات خۆتە زانیە بێ ڕۆژی هەڵبژاردن و لەگەڵ یاسای هەڵبژاردنوانە لە پەرلەمانی کوردستان دیاری بکرێت ئێمە ینی ئەمڕۆژ ئێمە تەوان بۆ معلوماتە یەکی لە پێشنیارەکانی کۆمەڵ ئەمڕۆ ئەوە بوو کە فراکسیۆنەکان ڕابسپێردرێن کە بە زوویی بکەونە گفتوگۆ و بگەن بە ئیتیفاق لەوە ڕوە بەڵام دیارە تەوان پێش ئاراستەکە بۆ ئاراستەوە بکە گفتوگۆ لە بینی لایەنە سیاسیەکان بێت باشە بەزوو خۆتان باش خۆتان ئامادەکردەوە بۆ هەڵبژاردننی داهات و یاخو زۆر جار باز لەوە دەکرێت هێزەکانی ئۆپۆسیۆن تا ئێستاش پێیان وایە مەسەڵەن یەکێتی و پارتی گۆڕانکاری بکەن ئەی خۆیان بە بەدیلی ئەم دەسەڵاتە نازانن یەکێتی و پارتی تازە توانن گۆڕانکاریێک لە خۆیاندا بکەن جارێ یەکەم ینی بڕەنگە ئەو قسەیە لە هێزێکی سیاسی بۆ هێزێکی سیاسی و جیاواز بێت ئێمە ینی پێمان وایە تەوانێنی پارتی وێکێتی ئەمڕۆژ گوتومانە ئەگەر ئیرادەی گۆڕانکاریان هەبێ ئاسانە توانن گۆڕانکاری بکەن بەس نییانە ئیرادەی گۆڕانکاریان نییە من بەڕوونی باسم کردیانی وتمانی هەڵبژاردننی پاک و بێگرد و نەزیه چێ لی مستەفیدە ئەو پێی خۆشە چێ لی زەرەرمەندە ئەو بربەست و ڕێگرە وازەحە لەبەرەوەی لایەنە دەسەڵاتدارەکان زەرەرمەندن لە هەڵبژاردنێکی پاک و بێگرد و نەزیه لەبەر ئەوان بربەستن لە بەردەمەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگرد بەڕێوە بچێت خۆ ئەگەر ئەو لایەنانە بربەست نەبن ئەوە چییە پرۆسی هەڵبژاردننی بێمتمانە کردووە ئەوە چییە کە وای کردووە هەڵبژاردن سەختەکاری تێدا بکرێت ئەوە چییە کە دەنگ و ئیرادەی خەڵکە کڕێ ئەوە چییە کە مثلەن دەنگدەری تایبەتە هێنێ لە دەنگدەری گشتی و گشتیە باتە تایبەت و دووبارە ئەوە چییە کە بە مردوو دەنگەدا ئەوە چێنی لە تۆم خۆ دیارە هێز دەسەڵاتدارەکانن خۆوە ناشاردێتەوە هەردوو حزبی دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان باش بەس گرێ ئەگەر ئێستا ئۆپۆسیۆن وەکو بەدیل خۆی پیشان دەدا پرۆژێ هەبێ بۆ پەرلەمانە نازانە بۆ حکومڕانیە بۆ بواری ئابووریە نەوت و پەیوەندیەکانە لەگەڵ بەغداد
بەدیلی پارتیویچێتی هەیە ئێمەوە تا فراکسیۆنێکمان هەیە کە 7 کورسیمان هەیە لە پەرلەمانی کوردستان تۆ بڕۆ سەیری پرۆژەکانیان کە باش بڕۆ سەیری جموجوڵ و چالاکیەکانیان کە خۆ بەدیل چییە؟ دەتوانن باشترانی بەڕێوەبەرن فراکسیۆنێکی چالاک و ئێمە کاکە و کاتشکە لە حکوومەتدا بووینە وەزارەتمان دوو وەزارەتمان هەبێ دیار بۆ کاتی کە کۆمەڵ ئیداریداوە خۆمە بە عملی پێشانماندا بەس خۆتم بە بەدیلیەوە نەزان بە حکومڕانی کۆمەڵ متمانەی خەڵکی هەبێت بۆ بەدیل نییە ینی هەمە حزبێکی سیاسین وەکو بۆ بەدیلی کارەکەی و بڵێ من نەمان شاردۆتەوە لە کۆبوونەوەکانی شتومانە کار بۆەکەی کە بەدیلی هەردوو هێز حکومڕانەکە یاریمی کوردستان بەشێک لە پرۆسی سیاسی و بەشێک لە پرۆسی هەڵبژاردن لەو پێناودا کەکە لە پرۆسی هەڵبژاردن حزبی گەورە و بچووک نییە زۆر جارۆکۆ ئەوترێ حزب میلیشیای لێ بکەوە بە هێزی چەکدار هێزێکی چەکداری نیشتیمانی بێ و سەر بە حکوومەت بێ و حکوومەت ئیداری بدە با بەشێک نەبێت لەو ململانە سیاسیانەی کە هەیە با پارە و سەرۆت و سامان هی حکوومەت بێ و حزبی سیاسی احتیکاری نەکا لە بەرژەوەندی خۆی بەکاری نێنێ باوەکو هێزێکی سیاسی مەدەنی کار بکە بە هەڵوێستی سیاسی بە خزمەتەکانی بچێتە ناو خەڵک با احتیکاری جومگە و دام و دەستگاکانی حکوومەت و دەستەڵاتنەکە ئەو سام ململانەی ڕاستەقینی سیاسی لە گۆڕەپانەکە دەرەکەوێت ئەو کات دەرەکەوێت هێزی کام هێزە متمانەی خەڵکو و جەماوەری هەیە چێ جێی ئەعتیبارە لای خەڵکو هاوڵاتیان باشە دەبێت چی بکرێ بۆی خەڵک لەگەڵ دەنگدانە ئاشت بکرێتەوە و ئەگەر بایکۆت زیاتر بکرێ بۆ دەسەڵات جگە بڵێنەوە پۆسی بۆ دەسەڵات هەر زۆر خراپە خەڵک بێ ئومێد بێت لە بڵین خەباتی مەدەنی ئەزانی یەکەم ئاشکردنەوەی خەڵک ئەوەی کە ناوی ئاشکردنەوەی خەڵکە جارێ نابێ هێزە حکومڕانەکان دڵیان بۆ خۆش بێ کە خەڵک نیگەرانە لە پرۆسی سیاسی ئەوێ بزانن نیگەرانی لە پرۆسی سیاسی و بایکۆتی پرۆسی سیاسی و هەڵبژاردن سەرکێشێ بۆ جۆرێکی تری ناڕزایەتی لە مجتەمع و کۆمەڵگادا و دەرەنجامی خراپ بەدەستەوەدا کە ئەوان زەرەرمەندی یەکە من لی ئەمە یەک لەبەرەوە ئەوەی کە ئەبێ بەو عەقڵیەتەوە مامەڵە لەگەڵ نیگەرانیەکانی هاوڵاتیان و خەڵک بکرێ لە پرۆسی سیاسی ئەو لایەنێکێتی لایەنی دووەم ئەو هێزانەی ترن کە بەدیلی وەکو بەدیلی دەستەڵات خۆیان پێشانەدەن ئەو هێزانەشە بێ هەماهەنگیان زیاتر بێ و بەیەکەوە زیاتر بەرەیەکی بەهێزتر دروستکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی بەرەی گەندەڵی و بەرەی فەسادی لە هەرێمی کوردستان کا حەکیم ئەمێنێتەوە سەر بەرپرسیارەتێکی کە بەرپرسیارەتی خەڵک و هاوڵاتیە هاوڵاتی هەرێمی کوردستان ئەگەر ئێمە سەیری میزانی شەرعیشکەین گەر سەیری میزانی شەرعیشکەین جاری وایە تۆ ینی لە هیچ کاتێکدا ئەو بژاردەیەت لە بەردەست نییە کە دەنگ بە هیچ لایەنێک نەدەی لەبەرەوە هاوڵاتی ئەتوانێت بە دەنگی میزانیە یا با بڵێین هاوسەنگی هێز لە هەرێمی کوردستان بگۆڕێ لەبەرەوە ینی مەسئولیەتێک کە دابەشە بێ بەشێکی لەسەر ئەکەوێتەوە سەر هێز و لایەنە سیاسیەکانەوانەی کە با بڵێین هێزە ئۆپۆزیسیۆنەکان وەکو خۆت ناوتێنە و بەشێکی کەشێکەوێتەوە سەر هاوڵاتی و دەنگدەر باش با چەند خولەکێکی ترمانەوە لەسەر دۆخێرێن قسە بکەین ئێستا بارودۆخێکی خراپێ ئەوە گرانی بەنزین هەیە کێشەی موچێ ناشەفافەتی داهاتەکان هەیە دەکرێت چارەسەرێکە بێت یاخود ئەو کاری ئەم قەیرانە کە دروست بووە ئەوانش درێژکراوەی هەمانە و حکومڕانێتێن کە لە هەرێمی کوردستان هەیە لەبەرەوە خۆ لە هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە ململانی ڕاستەقینە لە بینی هێزە دەستەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان ململانەیە لەسەر احتیکاری زیاتر لەسەر قۆرخکاری زیاتر لە بازار و لەسەر دابشکردنی سامانی گشتی لە نێوان خۆیاندا ئەوە ئەسلی ململانەکانە لە نێوان ئەو لایەنانەدا و ئەوەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە گەڕێ لەو قەیرانەکان بەرەنجامی ئەو حکومڕانیان کە هەیە ئەزانی کاک حەکیم هاوڵاتی بۆی هەیەک پرسیاری زۆر سادە و ساکار بکە بڵێ ئێستا نرخی بەرمیلێکنەوت چەندە و ئەو ڕۆژگارێک کە پاشەکەوت بوو چەند بوو ئەو جیاوازیە چەندە وەکوا ڕنگدانەوەی بەرزبوونەوەی نرخی یەک بەرمیل نەوت لەسەر ژیانی گشتی کۆمەڵگە چوەک موچە خۆر چوەک کرێکار چوەک بازار چوەک ئەو بارودۆخ و قەیرانە دارایی بڵێن بارودۆخ اقتصادی کە لە هەرێمی کوردستان هەیە لەبەرەوە وازح هەمەی لە هەرێمی کوردستان هەیە بریتە لە احتیکارێکی ڕاستەقینەی سامانی گشتی و بەکارهێنانی لە بەرژەوەندی کەسی و حزبی خۆیان و باجەکەشی هاوڵاتی بەڵام کابینێکە نزیکەی خەریکە تەمەنیش تاوێ فەشەری هێناوە لە خزمەت گوزاریەکان بێ لە ئازادی بێ لە شەفافکردنی داهاتەکان بێ لە پەیوەندی لەگەڵ بەغداد بێ من پێم وایە کابینەیەکێک لە خراپترین کابینەکانی
کابینەیەک لە دوایەکەکانی هەرێمی کوردستانە و ئەمە مەدەح نییە بۆ کابینەکانی پێشوو چونکە خۆتە زانی کابینە یەک لە دوایەکەکانی کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەمان ئەو کێشانەیان هەبووە کە بۆچی چونکە کابینەکانی ئەگەر تو سەیری کابینەیەک لە دوایەکەکانی هەرێمی کوردستان کەی ڕنگدانەوەی ئەو عقلیەتی سیاسیە کە حکومڕانیتی پێکرێ و حیزبانەی کە دەسەڵاتی سیاسیان لە هەرێمی کوردستان بەدەستە لەبەرەوە درێژکراوەی هەمان ئەو عقلیەتەیە کە حکومڕانی پێکرێ تا ئەو عقلیەتە نەگۆڕێ و دەرەنجامەکەشی کە کابینەیەک لە دوایەکەکانێتی ناگۆڕێ بەڵام کابینەیەکێکە لەو کابینانەی کە لەسەر زۆر ئاست ئەکرێ بڵین نەیتوانی و خزمەتی باش پێشکەشکاوە فەشەلی هێناوە لە پێشکەشکردنی زۆرێک لە سێکتەرەکان و لانی کەم ئەتوانین بڵێن ئێمە ئەو دۆسی هەڵواسراوانەی کە هەبوون لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا کامە یەکێک لەو دۆسیانەی کە توانی بێتی چارەسەری کە و توانی بێتی چارەسەری کە لەبەرەوە لە زیادکردنی باجر و سوماد ئێستا بانزین هەموو شتێک دەدێت بەکەرتی تایبەت زیاتر لەم کابینی هەنگاوی دڵنیایی بە دڵنیاییەوە ینی من بۆکو باسم کرد کورتەکەیەوەی درێژکراوەی هەمان ئەو عقلیەتێکە لە ڕابردوودا حکوومەتداری پێکراوە لە هەرێمی کوردستان سەرپرسینەوە دەستی کێشە هەیە پێ دوای دەبێم کێشەی چۆن چارەسەر بکرێت دوای دادگای فیدراڵی لەگەڵ عێراق ڕێکەوتن بکرێت بەشە بودجێ هەرێم دابین بکرێت ئێمە ینی ئەم ئەوەی کە ئێستا ئێڵم هەڵوێستی ینی چەند ساڵ پێش ئێستای کۆمەڵی دادگەری کوردستانە لە بە درێژایی خولەیەک لە دوایەکەکانی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و عێراقێمە باوەڕمان وابووە کە هەرێمی کوردستان بە چ لەسەر ئاستی حکوومەتەکەی بێ لەسەر ئاستی پەرلەمانی بێ لەسەر ئاستی بێت گفتوگۆی چڕ و پڕ لەگەڵ بەغدا بکە بۆ کوێشە هەڵپەستراوەکانی لەگەڵ بەغدا بە دەستور چارەسەر بکە و ئەم ینی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کێشەکانی لەگەڵ بەغدا چارەسەر ناکە بە بەردەوام خەڵکی هەرێمی کوردستان باجەکەی داوە بە بەڵگەی ئەوەی کە بەردەوام تەسعید لەسەر ئێمەیە ئێمە مەسەلەن ساڵێک بەر لە ئێستا گرفتی ئەوەمان نەبوو کە بڕیاری دادگای فیدراڵی هەبێت لەسەر نەوتی هەرێمی کوردستان قۆناغەکانی پێشووتر خۆتە زانی کێشەیاتنی درۆن و بڵێن ئەمنی نەبوو قۆناغەکانی پێشووتر یعنی ئێمە لە هەندێک لە مەراحیلەکانی پێشووتر کێشەی بڕینی میزانیەمان نەبوو هەرێمی کوردستان میزانی خۆی وەرەگەر خۆتە زانی بڕۆ پێشتر ئێمە ئەو کات قسەمان لەسەرەوە بوو گرفتی خاک و ناوچە جێناکۆکەکان چارەسەرکەین لەبەرەوە تۆ سەیری کە ئێستا گەشتوین بەکوێ لەبەرەوە تاو کێشە کەڵەکە بووانە لەگەڵ بەغدا چارەسەر نەکرێەوە من پێم وایە ئەوش مەسئولیەتەکەی بەتەنها ناکەوێتە سەر هەرێمی کوردستان بەشێکی ئەو مەسئولیەتەشەکەوێتە سەر حکوومەتی ناوەند بەس بادوە پرسیامی سیاسەتی پارتویەکێتی خۆیان حکومڕانیەکان نەوتە مەترسیەک لەسەر هەرێم بە سیاسەت هەڵەکانیان لە ناوخۆ لەگەڵ بەغداد مەترسی دروست نەکردووە گەندەڵی بڵێن باسمان کرد بە دڵنیایی تۆ جارە یان یەکەم گەورەترین مەترسی لەسەر هەرێمی کوردستان قەیرانە ناوخۆیەکانی هەرێمن ئەوەی کە هەرێمی کوردستانی لاواز کردووە بەرامبەر نەیارەکانی بەرامبەر حکوومەتی ناوەندی بەرامبەر وڵاتانی دراوسێ بێموتمانەی خەڵکە بەرامبەر حکوومەتەکەی کە و ئەوەی کە حکوومەتەی لاواز کردووە گەندەڵیە و احتیکارە و ئەو گەندەڵیە قوڵەیە کە بە هەموو جونگەکانیدا چۆتە خوارەوە و ئەو بێموتمانەیە کە ئێستا لە بینی هاوڵاتی و حکوومەتەکە هەیە و ئەوەیە کە ئەسە بە خۆتە زانی بەشێکی گەورەی گەنجان ئینتیمان بە وڵات و نیشتیمانەکەش نەماوە سەری خۆیان هەڵەگرن وڵات جێهێڵ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز سەربوار حەمەد ئەندامێن زۆنی باڵای کۆمەڵی دادگەری سوپاس دەکەم سوپاس بۆ ئێوە بینەرانی بڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ